ڕزێکە پرسیە کچەکەم 5 مانگە هەرچی ئەخواتی هێنێتەوە ددانی دەرهاتووە واتە دەڕشێتەوە هۆکاری چییە؟ ئەو تکایە پێویستە لە چەند مانگی شتی تری بدەمێ جگە لە شیر. بەڕێزم مەسەلەی کچەکەت کە 5 مانگە تەمەنی ئایا لە تەمەنی چەند مانگی وەرشێتەوە ئەویان نازانم، بەڵام ئەگەر لە بێدایەتی تەمەنیەوە هەروە بوو بێت ئەمە حاڵەتێکمانەیەکەوە زۆر جار لە بینی سووریانچک لەگەڵ گەدەیە لەبێ لەگەڵ مائیدەیە با بڵێن فەتحەیەک یان کونیەکەیە و کونیەکەوە خواردنەکەش دەخوارەوە زۆر جارەوە شلە لە مناڵە کە شیرەکە ئەخوات دێتە دەرەوە حاڵتێکە ئەگەر کێشی لەگەڵا کەمی نەکرد جێگای مەترسی نییە، ئەگەر گریانی زۆر زۆری لەگەڵا نەبوو جێگای مەترسی نییە. هەندێک جارش لە واچی پزیشکەکە ڕێنماییت بکات کەوا شیری دژە ڕشانەوەی بۆ بنووسە ئەگەر شیرەکە شیری قوتوو بێ، بەڵام بۆکو ئەوەی کەوا بڵێ لە چەند مانگیە شتێکی بەمێت پێشترش باسە کرد لە تەمەنی 4 مانگی بۆ 6 مانگی بە پێی ئامادەی مناڵەکە بۆ خواردن. ئامادەی مناڵەکە بۆ خواردنەوەی وەکوتم یانێ بێ ملی کۆنتڕۆڵ بێ ملی گرتی بێ کوردواری خۆمان دەڵێن ملی گرتی بێ و ئامادە بێکەوە کە خواردنەکەی یەکێ ملی بەلایە نەکەوێ مناڵێکی تونەتۆڵ بێ و هەستیشی بۆ خواردنی هەستکەی دایکەکە هەستەکان مناڵەکە حەزی لە خواردنی کەشەیە کە لە دەمی نزیکەکەیتەوە حەزی پێکات کەواتە مناڵەکە ئامادەیە و ئەو کاتە ئەتوانی دەستکەی بە خواردن لە 4 مانگی بۆ 6 مانگی. بەچی دەست پێ بکەیت تەڵێن بە شۆربا دەست پێ بکە و وردە شۆربای برنج باشە بەڵام بە شەتێخێ و ڕۆن و ئەم شتانی تێ نەکەیت وردە ئەندێ ڕێنمایی ترەکرێت لایەن پزیشکەوە کە چۆن میوەی بیتە لەگە خواردنەکانی ترە.